شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. أما بعد، مسلمانانی خۆشەویست بینەرانی کەناڵی ئاسمانی ئامۆژگاری، لە بەرنامەی لالەی ئامۆژگاری حەزەکەم لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست باسی بابەتێ بکەم، ئەویش بریتە لە خوای گەورە کاتێک سوبحانەه وتەعالە ڕۆژووی مانگی ڕەمەزانی لەسەر ئێمە واجب کردووە، بابزانی حکمت تێدا چییە؟ ئایا خوای گەورە سوبحانەه وتەعالە هەر ئەوێت عەبدەکانی خۆی تینووکە برسیکە، هیچ مەبەست و حکمتێک لە بەڕۆژووبوونی من و تۆدا نییە؟ بێگومان هیچ کەسێکی عاقڵ ئەم قسەیە ناکات، بەڵکو حکمتێ لە بەڕۆژووبوون لە مانگی ڕەمەزاندا. خوای گەورە سوبحانەه وتەعالە لە ساڵێکدا چەند ڕۆژێک مانگێکی لەسەر ئێمە داناوە، فەمەن شەهیدە منکم الشەهڕ فەلیەصومه. هەر کەسێک گەیشت بەم مانگە کە مانگی ڕەمەزانە ئەبێ ئەم مانگە بە کاملی بەڕۆژوو بێت تێیدا. حکمت تێیدا چییە؟ بۆچی بەڕۆژوو بین؟ خوای گەورە سوبحانەه وتەعالە فەرمێ یا ئەیها الذین ئامنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ئەی ئیمانداران، خوای گەورە ڕۆژووی مانگی ڕەمەزانی لەسەرتان واجب کردووە، هەروەکو چۆن لەسەر ئومەتانی پێش ئێوە واجب کرابوو. واتە ئەم ئاەتە بەڵگەیە لەسەرەوەی کە هەموو ئومەتێک ڕۆژووی لەسەر واجب بووە، بەڵام چۆنیەتی ڕۆژوگرتنەکە ئەمە جیاواز بووە لەگەڵ ڕۆژووی ئێمەی موسڵمان کە لە دینی ئیسلامە بە ڕۆژوو بین تێیدا. هەروەکو چۆن لەسەر ئومەتانی پێش ئێوە ڕۆژوومان واجب کردووە، ڕۆژوشمان لەسەر ئێوە واجب کردووە، ئەی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. حکمت تێیدا چییە؟ لعلکم تتقون، بۆ ئەوەی ئێوە تەقوای خوا بکەن، بۆ ئەوەی ئێوە ترسی خواتان زیاد بێت، بۆ ئەوەی ئێوە ڕازیبوونی خوا بەدەست بێنن، بۆ ئەوەی ئێوە بەهەشتەکەی خوا بەدەست بێنن سوبحانەه وتەعالە. بۆیە بە ڕۆژووبوونی مانگی ڕەمەزان حکمت تێیدا تەقوایە، حکمت تێیدا خۆپارێزیە، حکمت تێیدا نزیک بوونەوەمانە لە خوا سوبحانەه وتەعالە. حکمت تێیدا ئەوەیە کە ئینسان لە ڕەمەزاندا ڕازیبوونی خوا و بەهەشت بەدەست بێنێت، ئەو بەهەشتەی کە خوای گەورە سوبحانەه وتەعالە ئامادەی کردو بۆ متەقیان، وعدت للمتەقین، ئامادە کراوە بۆ تەقواداران. ڕەمەزانیش ئەم تەقوایە فێری من و تۆکە کاتە بەهەشتی پێوەیە، و یەکێک لە دەرگاکانی بەهەشت دەرگای ڕەیانە کە تایبەتە بە ڕۆژەوان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە صحیحی بوخاری داهاتوە حەدیثی ئەبو هورەیرە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. ئەگەر ئینسانێ لە کاتی بەڕۆژووبوونیدا واز نەهێنێ لە قسەی پڕوپوت، واز نەهێنێ لە قسەی بێمەعنا، لە غەیبەتکردن، لە بوهتانکردن، لە قسەی خراپ، لە دەنگ بەرزکردنەوە بەسەر خەڵکدا، لە جوێندان، لە قسەیەک کە ناشەرعی بێت و حەرام بێت و قەدەغە کراو بێت، والعمل به، و کارێک واز نەهێنێ لەو کارانەی کەوا بەرەو خراپەکاری ئەیبە، زوڵم بێ، ستەم بێ، دزیکردن بێ، قۆڵبڕینی خەڵک بێ لە بازار، و خیانەتکردن بێ لە خەڵک، و زوڵمکردن بێ لە خەڵک، هەموو ئەو کارانەی کە بەجەستە و بەلاشەی ئینسان ئەکرێت، ئەگەر ئینسان واز لەمانە نەهێنێت، فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. خوای گەورە پێویستی بۆ نییە کە من و تۆ زژی خۆمان برسیکەین و خۆمان تینوکەین و خۆمان ماندووکەین. خوای گەورە لەسەرمانی داناوە کە کاتێک کە بە ڕۆژووین ئەبێ واز لە کۆمەڵەشت بێنین، حتا خوای گەورە وای داناوە ئەبێ واز لە هەندێشتی حەڵال بێنین، لە ئەو خواردن و خواردنەوانەی کە لە ئەسڵدا حەڵاڵە بۆ من و تۆ لە ڕەمەزاندا لە کاتی فەجر تاوەکو ئێوارە ئەبێ خۆمانی لێ بگرینەوە، نزیک بوونەوەمان لە خێزانەکانمان ئەبێ خۆمانی لێ بگرینەوە کەمان لە ئەسڵدا حەڵاڵن،
ككاتي خواي جورا كوملك شتي حلالي لسر منع كودين لكاتي بروجوبون أي تزاي كشت حرام كان بيقومان أبي إنسان زياتر لرمضان دا خوي لمشتانا بدور بقري أمايا حكمة لرمضان وحكمة لرمضان أوي كإنسان فيري صبر أكا فيري آرامي أكا فيري خوراقري أكا فيري تحمل مانكا فيري أمانكا كآرام بقري لسر برشتي لسر تونيتي لسر ناراحتي لسر فقيري وأوشتانا من بيتو بيرك خلقاني كان نقل رمضان لغير رمضانش فقيرا نانيان يبخون في داويستكاني جانيان وكو بيوز ناتوان دابين بكن بويا إنساني مسلمان أبي رمضان بوي ببي بمدرسيك ها بيغنبري إخوة عليه الصلاة والسلام كم حديث شل صحيح بخاري هاتو حديث أبو هريرة أفرمي والصيام جنة أو والصوم جنة بروجوبون جنية وتقلغانة باريزغاريك بو إنساني مسلمان رمضان مدرسية فيري أومانك كأما صبر بقرين فيري أومانك لرمضان دا دسكراوبين هذا والله من دا كان من لرمضان دا أبخشن زكاة دن صدقاء كان إفطاري صائي بروجوبون كان لرمضان دا خلق ودولة من دا كان من دسكراوترن ولرمضان دا خلق زياتر أهلي مزقوتا خلق زياتر ديت جماعته مزقوتو نجكاني بجماعتك لرمضان دا خلق زياتر قرآن خوينه زياتر ذكر إخواءك لرمضان دا مسلمان زياتر لكور مجلسي ذكرو درس واني ما مصايني آني دا أنيشت زياتر ضلكي بابند بمزقوت لرمضان دا إنسان فيري صبر خوراقري أبد لرمضان دا إن أم رمضان بيت مدرسيك بوي كيما خمان لزورك لتاوانا كان بدور بقرين إنسانك لغير رمضان وأنا زور جندا بهندشت برام كاتك رمضان أجر جويني شي بيبدأ والله مينادا طلب الرجوم لرمضان دا جناك لجوراني موسيقى لرمضان دا كنال كان وتلفزيون كان لسر كنال باشا كانوا كنال قرآن وكنال دينية كان هاسير كان رمضان أما حكمة لبروجوبون لما جا رمضان دا نزيق بون ومانا الأخوة خو باريزي مانا زياد بوني تقوى وإيمان مانا شحن بونوي إيمان مانا دسكراوي مانا ويارمتي داني خلق وهجارو لقوماوان ببير مان ديتوا أمانة همي بريتيا لا حكمة لبروجوبون لما جا رمضان بلان بداخل بالمقابل خلقانيك يا رمضان أكات درفتك بو خوارنوا أكات درفتك بو تنبالي وخو نستنو بردوام مانەوە لە ماڵ لە دیار فەیسبوک لە دیار ئینترنێت و پیاسەی بازار و هەموو شوێک بڕۆ بازار ئەم بازارە لە ڕەمەزاناندا والله بە شێوازێک ئینسان شەرمەکا بڕواتە بازار ئینسان شەرمەکا لە ڕەمەزاندا لە ئێواران و شەوان بە تایبەتی بڕواتە بازار ئەم هەموو تێکەڵی ئەم هەموو اختیڵاتە کە لە بازار هەیە دەتوانین بڵین نسبەیەکی زۆریشی هەمووی بێ ئیشە و هەر بۆ خۆشی ئەڕوات بۆ کات بەسەربردنە ئەمە حکمت لە ڕەمەزاندا بەڕاستی خەڵک بە غەڵەت لێ تێدەگا نیوەی کاتەکانی بە خەو بە نووسن بەڕێەکە و ئەو کاتەشی ئەمێنێتەوە خەریکی سیرکردنی تەلەڤیزیۆن و ئینتەرنێت و فەیسبوک ئەم بابەتانەیە باقیەکەی تر خەریکی پیاسە و پیاسەکاریە و شەوانیش ناخەوێت تاوەکو بەیانی خۆ ئەگەر نەنووسنەکەت بوو ئەوە بێ کە ذکری خوا بکەی کە یادی خوا بکەی کە قورئان بخوێنی کە شەونێژ و تەراویح بکەی ئەمە شتێکی مەحموودە بەهەرحاڵ بەڵام خەڵکی مەدیانیشە لە دیار موسەلسەلات کە بەداخەوە کەناڵەکانیش ڕەمەزان بە هەل ئەقۆزنەوە و بە هەلی وەرەگرن کە کۆمەڵێک موسەلسەلات و فیلمی زۆر خراپ لێ ئەدەن کە موسڵمانی خۆمان تێیدا تووشی خراپەکاری و دووربوون لە خوا و نەمانی ئەو تەقوا و خۆپارێزەی کە هەیەی ئەوە لە دەست ئەدات و لەبری ئەوەی کە ئەم ڕەمەزانە ببێتە مایەوەی کە بەهەشت بۆ خۆی بەدەستبێنێ ئەبێتە مای ئەوەی کە خوای گەورە لە خۆی تووڕەکە سوبحانەهو وتەعالا و بەم کارانەی ئەیکە کاریگەری لەسەر ڕۆژوەکەی و لەسەر ئەجر و پاداشی ڕۆژوەکەی کە ئەوەندە گەورەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمی خوای گەورە فەرمی ئەسەوم لی و ئەنا ئەجزی به ڕۆژوو بۆ منەوە و تەنها منیش ئەتوانم پاداشتی ڕۆژوانان بدەمەوە بۆیە ئەبێ ئێمەی موسڵمان ئەجر و پاداشتەکانی ڕۆژوو لە قیس خۆمان نەدەین و لە حکمەتی ڕۆژوگرتن و ڕەمەزان تێبگەین بۆی بتوانین کاتێک ڕەمەزان بەسەرمان داهات حەقی تەواوی پێ بدەین داواکارم لە خوای گەورە ڕۆژی هەموو لایەکمان قبول کات و داواکەین لە خوای پەروەردگار بمانجێڕێ بە یەکێک لەو کەسانی کە لە مانجە ڕەمەزاندا ئازادیان نەکا لە ئاگری دۆزەخ اللهم آمين وصلى الله وسلم على محمد وعلى آله
وصحبه أجمعين. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان